کۆلێرە لە ساڵی 1930 کە تاوکۆ کاتی 1950 بەدایان هزار کەسی کوشت. یەکەم جار نەخۆشیەکە لە هەندستانە دەستی پێ کرد و لە ڕێگەی کەشتیوانەکانەوە گوازرایەوە بۆ ئەوروپا. هەتاوکۆ کاتی جۆن سنۆ پزیشکێکی گەنج کە خۆی لە بواری ژنان و مناڵبوونا ئیشە کرد هات بۆ ئەوەی بە دوایی هۆکاری کۆلێرا بگەڕێت. ئەو کاتە جۆن سنۆ هات چی کرد؟ زۆر بە ئاسانی خەریتەیەکی لەندەنی خستە بەردەستی خۆی و بەم شێوەیە بلۆکەکانی کێشا. هەر کەسێک کە ئەو کاتە داخلی نەخۆشخانە ئەبوو لە شاری لەندەنە، جۆن سنۆ هاو چیە کرد؟ زەربێکی لەسەر شوێنی نیشتەجێبوونەکانی دانا. کەسێک لێرەوە هات، کەسێک لێرەوە هات، کەسێک لێرەوە هات. بەم شێوەیە جۆن سنۆ ئەگەڕا بۆی کە بزانێ شوێنی دانیشتنی و خەڵکە لەکوێیەکە داخلی خەستەخانە بن بەهۆی کۆلێراوە. لەو سەردەمەدا کۆلێرا نەخۆشیی ئێجگار کوشندە بووە و بەدایان هەزار کەسی کوشتووە. هەتاوەکو وای لێ هاو تەماشای کرد جۆن سنۆ لە یەکێک لە ناوچەکانی لەندەنە ژمارەی زەربەکان، ژمارەی خەڵکەکە زیاترە لە شوێنەکانی تری لەندەن. لەبەر ئەوە جۆن سنۆ نەیتوانی باوەڕ بە پزیشکەکانی هاوڕێی بێنێ کە ئەم نەخۆشیە لە ئاوا ئاگوازرێتەوە. هات لەگەڵ بەرپرسی شارەوانی لەندەنی ئەو کاتە لەو ناوچەیە قەنەعەتی پێ کرد کە ئەو کاتە خەڵک لە ڕێگەی پەمپەوە پەمپی بیر هەبوو کە هەندێک ئێوە لە لادەکانە بینیوێتی ئاویانە گواستەوە بۆ ماڵەکانیان. ئەم پەمپە لەم ناوچەیەوە زۆر نزیک بوو، خەڵکم لێ ئاویانە برد، دەستکی پەمپەکەی لێ کردەوە و ئەمە بوو بەهۆی وەستانی بڵاوبوونەوەی کۆلێرا لە لەندەنە. جا بۆ لە ڕێگەی ئاوا ئەگوازرایەوە لەکەی ئەم قسەیەکەی نەمە 1854 بە دیاریکراوی 174 ساڵ بەر لە ئێستا. بۆ ئەم نەخۆشیە لە ڕێگەی ئاوا لە لەندەنەوە بڵاو بووە لەبەرەوەی کە ئەو کاتە خەڵک لە بیری دەستی ئاوی خواردەوە. دوو لە ڕووی ئێوە، دوو لە ڕووی بینەران و برادرانی پشت کامێرەش ئەو کاتە خەڵک تەوالێتیان نەبوو لە ماڵەوە پیسایی تێ بکەن. پیسایەکان ئەکردە ناو سەتڵ یان کردە ناو چاڵێکەوە و لە پەنجەرەکان هەڵەنایە دەرەوە. لەو ڕێگاوە هاتە ناو بیرەکە و لە بیرەکەەوە خەڵک ئاوەکەیە خواردەوە. هەمان ئەو چیرۆکەی کە ئێستا لە کوردستان بەگشتی و لە سلێمانی بەگشتی کە سەرەتای پەتاکە لێوە بڵاو بووە کە لە ڕێگەی ئاوی پیسەوە بڵاو بۆتەوە. جا جای ئاوی خواردنەوە بێکە من ئەزانم بە ڕێزانی بەڕۆبەرایەتی ئاوی سلێمانی چەند هیلاکم بۆی ئاوی پاک بگاتە ئێمە، یان لە ڕێگەی سەوزەوە بێکە ناویان نا ئاوی قورس، بەڵام خۆی ئاوی پیساییە کە ئەم نەخۆشیە بڵاوە بێتەوە. بۆیە ناومانە کۆلێرا خێو یان نەخۆشی خێو نییە، نەخۆشیەکە و لە ڕێگەی ئاوا گوازرێتەوە.